مجتمع الدول المجموعة السبعة يمكن أن يساعدونا. دوای ئەوەی حەیدەر عەبادی ڕایگەیاند پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە چەند ڕۆژی داهاتوودا دەست پێ دەکات، چەند لیوایەکی زرێپۆش لە فەرماندەیی ئۆپەراسیۆنەکانی نینەوە بۆ پشتگیریکردنی ئەو هێزانەی لە ناوچەکەدان خرانە حاڵەتی ئامادەباشیەوە. کاتی دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکە و ئەو هێزانەی بەشداری تێدا دەکەن و چۆنیەتی بەڕێوەبردننی پارێزگاکە لە دوای داعش سەرجەمیان ناکۆکیان لەسەرە. ئەگەری دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکە کە هاوکاتە لەگەڵ ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجەدا بەلای هادی عامری ئەمینداری گشتی ڕێکخراوی بەدرەوە ناپاکیکردنە بە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجە و دەبێتە هۆی دواکەوتنی کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەکە. هەندێکیش پێیان وایە لەم کاتەدا کارێکی باش نییە بەرەیەکی شەڕی دیکە دژی داعش بکرێتەوە و پێویستە هێزە عێراقیەکان خۆیان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی فەلوجە یەکلا بکەنەوە، چونکە بە بڕوای ئەوان کردنەوەی بەرەی شەڕی دیکە هێزە ئەمنیەکان ماندوو دەکات. لالایەکی دیکەوە ژمارەیەک لە کەسایەتیە سیاسی و سەربازیەکان دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە ئێستادا بەمایی کێشە نازان و دەڵێن پێویستە و سەرکەوتنانەی بەدی هاتوون بکرێنە هەوێن بۆ یەخستنی هەوڵەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و بەهێزکردنی پەیوەندی نێوان لایەنەکان بە تایبەت لە نێوان حکوومەتی ناوەندی و هەرێم و هاوپەیمانی نێودەوڵەتیدا. هەرێمی کوردستان بۆچوونی تایبەتی خۆی هەیە. لە ڕابردوودا هەڵوێستی هەرێم بە جۆرێک بوو کە تەنیا بەرگری لە ناوچە کوردستانیەکانی ژێردەستی خۆی بکات کە دەکەونە چوارچێوەی سنووری مووسڵەوە. بەڵام دوای گفتوگۆکردن لەگەڵ ئەمریکادا هەرێم ڕایگەیاند کە پێشمەرگە بەشداری لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا دەکات. بەڵام بارزانی تاکیدی کردەوە کە پێویستە بەر لەوە ماف و ئەرکی سەرجەم لایەنەکان دیاری بکرێت و لەسەر قۆناغی دوای کۆنتڕۆڵکردنەوەی شارەکەش ڕێک بکەون. کەسایەتیە سیاسی و سەرۆکهۆزەکانی مووسڵ و ئەنجومەنی پارێزگاش دەڵێن دژی ئەوەن حەشدی شەعبی بەشداری لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا بکات و داوایان کرد تەنیا پشت بە هاوڵاتیانی شارەکە و سوپا و پۆلیسی فیدراڵی و پێشمەرگە ببەسرێت. لە بەرامبەریشدا حەشدی شەعبی داوای کرد لە ئۆپەراسیۆنەکەدا بەشداری پێ بکرێت. بۆ پێی سەرڕای ئەوەی تۆمەتبار دەکرێن بەوەی کە هێزێکی تایەفین بەڵام دامەزراوەیەکی فەرمی حکوومەتن. حەشدی شەعبی مەرجیەوەشی داناوە کە فڕۆکەکانی هاوپەیمانی بەشداری لە ئۆپەراسیۆنەکەدا نەکەن. سەرکردەکانیشی ئاماژەیان بەوەدا کە ئەو کەسانەی نانەوێت ئەمان بەشداری لە شەڕی مووسڵدا بکەن خەڵکانی کودەتاچین و دانەوێت مووسڵ کۆنتڕۆڵ نەکرێتەوە. بەوەش تۆمەتباریان کردن کە ئەجێندای وڵاتانی دەرەکی جێبەجێ دەکەن و دانەوێت عێراق دابەش بکرێت. گەشتنی هاوکاری سەربازی بۆ فەرماندەیی پرۆسەکانی نینەوە بەڵگەیە بۆ نزیکبوونەوەی وادەی دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە. سەرڕای دژیەکی و جیاوازی بۆ چوونەکانیش بەشێک لە چاودێران پێیان وایە کە ئیدارەی ئەمریکا کە پلان دادەنێت لە کۆتایی ئەم ساڵدا داعش لە عێراقدا نەهێڵێت خاوەنی بڕیاری یەکلاکەرەوەیە بۆ دەستپێکردنی هەر ئۆپەراسیۆنێک بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەی کە لەژێر دەستی داعشدا ماون.